سڵاوی خوای گەورەتان لێبێت. یەکێک لەو خۆراکانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە زۆربەی زۆری ماڵەکاندا دەست دەکەوێت خورمایە. ئەمەش بەهۆی فەرموودەی پێغەمبەرمانەوە صلی الله علیه وسلم کە دەفەرمێت ڕۆژوەکانتان بە خورما و ئاو بشکێنن. با بزانین خورما چی سوودێکی تەندروستی هەیە. پسپۆڕانی بواری خۆراک ئاماژە بەوە دەدەن. باشترین خۆراک کە بتوانین لە ڕۆژوشکاندندا بیخۆین خورمایە، کەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوانە لە کاتژمێرە کۆتاییەکانی ڕۆژوودا بەهۆی کەمبوونەوەی شەکر لە خوێندا مرۆڤ هەست بە بێهێزی دەکات کە بە خواردنی خورما ئەم ڕێژەیەی شەکر لە جەستەدا بەرز دەبێتەوە و دووبارە وزەیەک دەگەڕێتەوە جەستەی مرۆڤی ڕۆژوان. خواردنی خورما لە کاتی ڕۆژوشکاندندا یارمەتی نەمانی هەستی برسیبوون دەدات و وا دەکات لە کاتی خواردندا کەمتر خۆراک بخۆیت، کەمەش یارمەتیدەرە بۆ دوورکەوتنەوە لە زۆرخۆری. بەکارهێنانی خورما هانی دەردانی ترشەڵۆگی گەدە دەدات کە گەدە ئامادە دەکات بۆ وەرگرتنی خۆراکی قورستر کە لە دواتردا دەیخۆیت. لەبەرەوەی خورما ڕیشاڵی تێدایە بە ئاسانی هەرز دەکرێت. دەوڵەمەندە بە پێکاتە خۆراکیەکانی وەک ڤیتامینەکان، وەک ڤیتامینی سی و بی و کانزاکانی وەک پۆتاسیۆم، کالیسیۆم، مەگنیسیۆم و ئاسن. هەروە ئەبرێکی کەم لە پرۆتین و چەوری تێدایە. ئێستا زانیمان کە خورما چی سوودێکی هەیە لە کاتی ڕۆژوشکاندندا. ئەمانە سوودەکانی خورما بوون لە ڕۆژوشکاندندا. تا ئێستاش بە شیرینیە دەستکردەکان ڕۆژ دەشکێنی؟ تەندروست باش و سەلامەت بن. خواتان لەگەڵ.